عزیز لارکوێکن سڵاوێمەتان لێ بۆم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکەم با میوانداری خەت و ئیڤان زیاد کە بەڕێزیان ئەکتەرن لە هەمان کاتدا سەرپەرشتیاری گروپی شانۆی لاوانی شارن قسە و باسەکەین لەسەر کار و چالێکی هونەرەکانی ئەو خاتونە و گروپە جوانەکەی. خات و ئیڤان بەخێر بێ سەرچاو. سپاس دەکەم پێشێوخان، سپاس بۆ بەرنامە جوانەکەت کە خۆم لێرە بینیەوە، سپاسی ستاف بەعامەکەم بەڕاستی بەرنمەیەکی سەرکەوتووە و دەستخۆشیتان لێەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونی تۆش. خات و ئیڤان وەکوی کە بەڕێستان لە چەندین کاری هونەریە دەرکەوتون، پێم خۆش بزانم سەرەتای کارکردنی هونەری ئێوە بۆ کەی ئەگەڕێتەوە؟ ئەمە حەز بوو یاخود خوێندن بوو؟ من هەر لە مناڵیەوە حەزێکی هونەریم تیا مەوجود بوو، چونکە دایم لەبەر دەمی ئاوێنەیە کارم ئەکرد، یعنی حەزم ئەکرد، نمایشم ئەکرد، شتم ئەکرد، ئەمویست یعنی هەستم ئەکرد خۆم لەو کارە ئەبینمەوە. بەڵام چی بوو کەمێک کولتور ڕێگای نەئەیە ئەم کارانە بکەم، عیلەکەم حەزیان ئەکرد زیاتر. ئیتر دواتر بەرەبەرە کە زەواجم کرد و گەورە بووم، خۆشبەختانە پیاوەکەم زۆر کەسێکی سەرکەوتووە، زۆر کەسێکە لەگەڵم یعنی پیشەمە و زۆریش لەگەڵم پشتیوانە بۆ ئیشەکانم. یعنی بێکەوە چوینە کاری هونەریەوە، تقریبا 2 ساڵە کاری هونەریەکەین، بێکەوە کارمان کرد، دەستمان کرد بەکار و یەکەم چالاکیشم ئەو بوو کە دەستم کرد بەکار لە چەندین کورتە فیلم و چەندین ڕێکلام و ئەمانە هاتمە کاری هونەریەوە، یعنی بۆ من ڕێگایەکی خۆشکەر بوو کە هاتمە ناویەوە. ئەوەتە ژیانی هاوسەرگیریت گۆڕانکارێکی تاو بووە لە ژیانی تۆیە؟ بەڵێ زۆر زۆر زۆریش، یعنی پیاوەکەم زۆر پشتیوانمە، زۆر لەگەڵمە، زۆر لەگەڵم هەوڵ ئەیە ئەڵێتن چالاکی بکە، کار بکە زیاتر بە ئەو خولیای هەت بووە پێشووتر نەکراوە ئێستا بیکە، یعنی زۆر لەگەڵم پاڵ پشتمە. پشتگیری خێزان چۆنە بینی خات و ئیڤان بۆ تایبەت بۆ ئەو خانمانەی کە دەرکەوتنیان هەیە؟ دەرکەوتنەکە کاری ڕاگەاندن بێ، کارێکی شانۆیی بێ، کارێکی هونەری بێ، تۆ پشتگیری خێزان چۆن ئەبینی؟ خۆت هەستەکەم بۆ مەرحەلەیە پەڕێویت کە یەکەم جار پشتگیرێکی ئەو تۆت نەبووە، بەڵام دوای هاوسەرگیری پشتگیرێکی باش کراویت. تۆ پشتگیریە چۆن ئەبینی؟ چۆن گۆڕانکارێکی چۆن کراوە لە ژیانی تۆیە؟ پشتگیری خێزان سەرەکیە بۆ ئەو کەسێک کە خولیای شتێکی هەیە، تر هەر بابەتێک بێ، لەسەر هەر بابەتێک یعنی کە خێزان پشتیوانت بوو ئەو کەسە قووەتێکی تری هەیە بۆ ئیشەکەی، بەڵام کە ڕێگرت بوون یعنی ئەو حەزەی هەتا چۆن بڵێ ئەتەوێ بەدزی بیکەی ناتوانیت، ئەتەوێ یعنی چۆنی بیکەی ناتوانی بیکەیت، یعنی ئەتڕوخێنێتن ئەو خولی ئەو ئارەزوت نامێنێتن. بەڵام من شتێکیش بە ترسکرا ناکرێت سەرکەوتوو نابێت، چکە شتێک خۆشاکە هەموو دەستخۆشیت لێ بکەن عیلەکەت. بەڵام خۆشبەختانە ئێستا کە کارەکەم باوکم کە یەکەم کەس بوو پێشتر حەزی ناکرد، بەڵام ئێستا زۆر زۆر دەستمەگرێ، یعنی ئێستاڵێ ئەگەر وەکو جاران بوویتایە ئێستا ئەم هێشت بیکەیت، یعنی نەمزانیوە جاران وایە و زیاتر کولتور نەیهێشتووە. خۆی هەمیشە باوکان هەمیشە پشتگیری یەکەمی کچەکانیانن، بەڵام لە هەنێک کاتە لەوانەیە بەپێی تەمەنەکەی بەپێی ئەو قۆناغەی کە ژیان تایە بەڕێوە ئەبا، بەپێی ئەو کولتوری کە وەکو خۆدەڵێتیایە ئەژی، لەوانەیە هەمیشە باوکودایەکان من ئەوە شەڵم هەمیشە شتێکی واژ ناکەن کە لە زەرەری مناڵەکانیانە بێ، لەوانەیە ئەو کاتی کە نەیانیشت بێتەوە ئیشە بکە خێرێکی تیا بوو بێت. من وای ئەبینم هەمیشە، چونکە دایک و باوک قەت زەرەری مناڵیان ناوێ، هەر لە کۆتاییە ئەوە تاکە باوکت یعنی قەناعەتی بەوە هێناوە کە تۆ کارێکی ڕاست و ڕەوانەکەیت و کە تۆ پشتگیریت ئەکا. وایە پێشێوخان، بەڵام یەک شت بوو کە مناڵ بووم، باوکم نەئێهێشتجا زۆریشم حەس لێ بوو، بە دایکمم ئەوت باوکم سعات چەندێتەوە ئەیوت فڵان سعاتێتەوە، ئەچوون بۆ کازیۆی سەرا و سەرشەقام، خۆی مناڵی لەوێ دەورە و شتم ئەکری هونەری، ئەچوون پێش وەختی باوکم ئەگەڕامەوە. یەکێک لەوانە بوو کە زۆر یعنی بەترسەوە ئەم کرد، بەڵام یعنی سیرەکەم ئێستا ئەموت غەڵەتم کردووە لە یعنی بەدزی باوکمەوە چوومەوە ئەمانە، بەڵام خۆلیایەکی خۆم بوو چکە زۆرم حەس لێ بوو. جا ئەگەر تا نەبی بە دایک و باوکیش نازانی کە دایک و باوک هەموو شتێکەکان لە پێناوی جگەر گۆشەکانیانە، هەنێشتیش ئیتر ئەوەیە کە ڕێگریەکی ئەتە بەردەمیان لە دەسەڵاتی ئەوانانیە هەنێ کات. ئێستا لە بەرنامەکەی وەش ئاشکرام کردووە باوکمم کوژ نانای شەڵات هەیە سەیج نەبووە، نادڵنیام کە باوکت مادەم
ئێستا قەنەعەتی بەوە بەڵێ زۆر پاڵپشت من هەیە دایکم زۆر باوکم زۆر لەگەڵ من ئێستا یعنی کام بینن ئاوە کارەکەم زیاتر یعنی زیاتر دەستخۆشیم لێکەن زیاتر پاڵپشتم ئەبن هاوسەرەکەم عینەن شت. ئەگەر هاوسەرەکەت بەم کاری تۆ ڕازی نەبووە خودت بە دیوێکی تر بڵم هاوسەرەکەت لەگەڵ خۆت یعنی چۆن یەک ئەگرنەوە لە کارەکانە بۆ نمونە ئەگەر هاوسەرەکەت کارێکی تر بکە بەڵام هەر حەز بکات تۆ کاری هونەری بکەی لەو کاتەیە چۆن ئێستا بۆ نمونەگەر دوان هاوسەرگیری بکەن هەردووکیان ڕاگەیاندن کار بن یاخود هەردووکیان شانۆکار بن زیاتر خۆشە لێکتریتی ئەگەن بەڵام وەر کارێکی تری بکردایە هێشتا ئەم کارێک تریش بکەی بۆ تۆ هەمان خۆشی ئێستای هەبوو کاردووکتان بەیەکەوە نا زیاتر خۆشە بەیەکەوە کارەکەین بەڵام ئەو پیشەی خۆی هەیە جیاوازتە کاری هونەری کاری تر ئەکاتن بەڵام لەگەڵ منیشا کاری هونەریەکە زیاتر خۆشترە لەبەرەوەی پرسیارێکە شتێکە بێکەوە یعنی هەڵستین پرۆژەکان دانێن بێکەوە دەستی یەکتری ئەگرین خۆشترە لەگەڵ کارکردنی یعنی هاوسەرەکەت لەگەڵت بێ زۆر مرتاحتری لەوەی یعنی کەسێکی ترە لەگەڵ لێکتریتی ئەگەن لە کۆتاییە چونکە هەردووکتان یەک کێشەتان ئەبێ یەک خۆشیتان ئەبێت چۆن ئەڵێ لێکتریتی ئەگەن لە کۆتاییە. خات و ئیڤان پێم خۆشە بزانم خاوەن بڕوانامە ئەگەر هونەری بێت لە بوارە هونەریەکانە بێ مەرجە بۆ ئەکتەر یاخود بۆ شانۆکار یاخود بۆ هونەرمەند مەرجە هەبوونی بڕوانامە یاخود هونەر شتێکە خۆڕسکە لە ناو ناخی مرۆڤەکانە. هونەر من وای ئەبینم کە ئینسان خولیایەکی خۆی هەبێتن بەشایەدە و بڕوانامە و ئەم شتانە نییە چکە خولیات دەور ئەبینێ زۆر کەس هەبووە لە جامعە بووە لە محەد بووە یعنی ئەوەی هونەری تەواو کردووە بەڵام ئەوەش نەبووە کە خۆی یعنی ببێ بە ئەکتەرێکی سەرکەوتو یاخۆ ببێ بە کەسێکی دیار بەڵام خوێندنەکەش باشە تۆ ئیسیفادەیەکی باشی لێ وەرەگری یعنی زانیاری باشتری لێ ئەزانیت بەڵام من یەکێک وەکو خۆمم نەخێر خوێندنم لە نیوەی تەواو کردووە هیچ بڕوانامەیەکم نییە بەڵام خولیایەکی خۆم بوو یعنی خولیایەکی زۆر زۆر تایبەتم بووە کە زۆر حەزم لێ بووە من خۆم بە سەرکەوتوانەش جێبەجێم کردووە. باشە هات و ئیڤان پێم خۆشە ئاماژم پێکرد کە بەڕێستان سەرپەرشتیاری گروپی شانۆی لاوانی شارن پێم خۆشە باسێکی مێژووی دامەزراندنی ئەم گروپم بۆ بکەی لە چەند کەس پێک هاتوون ئەمانجی دامەزراندنی ئەم گروپەتان لە چێ و کار و چالاکیەکانتان لە چیا خۆی ئەبینێتەوە پێم خۆشە بە درود درێژی بۆم باسکی بزانم. ئێمە گروپی شانۆی لاوانی شار گروپێکین لە چەندین گەنجی سلێمانی پێک هاتووە چەند کەسن بە تقریباً 25 کەس ئەبین هەر لە شاری سلێمانی ئەو گروپەت پێگەێناوە یاخود لە شار و شارچەکانی تر ئەندامتان هەیە هەر لە شاری سلێمانی جارێ پێکمان هێناوە بەڵام دەستخۆشی لە ئەندامە جوانەکانم ئەەکەم چکە لە هەموو کارێکم پاڵپشت من لەگەڵ من ئێمە ناڵێن گروپ ئێماڵێن خێزانی یەکترین یعنی زۆر لەگەڵ یەکە نەک هەر بۆ ئیشەکانمان بگرە بۆ نەخۆشیەکە شتێکە لەگەڵ یەکین دایم یعنی پاڵپشتی یەکین بۆ هەموو شتێک ئێمە ئەم گروپەمان کە دامەزراند ئەم سەرەتا بیرۆکەی خۆت بیرۆکەی خۆم و هاوسەرەکەم بوون باشە بەڵێ داماننا کە چەندین چالاکی بکەین بەخۆ بەخەش بۆ شوێنە پێداویستیەکان وەکو خستخانەی هیوا وەکو نابینایان وەکو بە ساڵات چوان مناڵە بێ سەرپەرشتیەکان باشە کارەکانتان لە چوارچەوەی چیانی خارەکەتان خۆی لە چی ئابینێتەوە کاری شانۆگەری یاخود خۆبەخشیەکەتان لە چیا حەزەکەم بۆم باس خۆبەخشیەکەمانەوەیە کەس یعنی یارمەتی دەرمان نییە خۆمان گروپەکە شانۆگەریەکان ئەەکەین پیاوەکەم نووسینەکە نووسین و شتەکە ئەنووسێتەوە منیش خۆمەکو خۆم لەگەڵ یانە ئەەکەم و ئیتر دەست دەکەین بە پرۆژەکە دواتر بێکەوە چەندین لەناو خۆمانە کۆبینەوە کۆبوونەوەیەک ئەەکەین تر چەندین دیاری و شت ئەبین بۆ ئەو شوێنە کە پێویستە شانۆگەری جوانیان بۆکەین گۆرانی مناڵانەتری بە شوێنی تەمەنەکان یعنی تەمەنی ئێستا بۆ خستخانە هیواکە کرمان تەمەنیان چکە مناڵن پێویستە کەشتی مناڵانەیان بۆ بکرێتن شانۆگەریەکی مناڵانەمان بۆ کردن و چەندین گۆرانی و چەندین شانۆگەریەکی بەدەنگمان کرد و
لەگەڵ چەندین شتی تریشمان بۆ کردن و دیاری و ئەمانە زۆر دڵخۆش بوون باش مناڵەکان. دوایتر ئێستا ئەو چالاکیانە حەزەکەم بۆمان باسکەیت بەس مەرجە هونەرمەند خۆی بە گروپێکەوە ببەستێتەوە. ئەنیسە تۆ لە دەرەوەی ئەم گروپە کاری تر ئەەکەیت یاخود هەر لەگەڵ ئەم گروپەیە حەزەکەی بمێنیتەوە و کار بکەیت وەک ئەوەی کە بۆ منە سەرپەرشتیاری بەڵام لەوانەیە لە کارێکی ترە حەز بکەیت بە تەنیا کار بکە یاخود ئەندامەکانی ترە حەز بکەن لەگەڵ کەسێکی ترا کار بکەن مەرجە ئەوە هونەرمەند خۆی ببەستێتەوە بە گروپێک یاخود شتێکی ئاساییە. وەکو خۆم بمەوێت لەگەڵ گروپی ترە کار بکەم یعنی جگە لە گروپەکانی خۆمان. من تا ئێستا لەگەڵ هیچ گروپێکی تر کارم نەکردو جگە لە گروپەکەی خۆم یعنی لەگەڵ ئەکتەرەکانی خۆم حەزم کردو ئەو پرۆژانە بکەم. بەڵام پێشم وتون بە ئەکتەرەکانم پێم وتون ئازادن ئەگەر ئەچنە گروپێکی ترەوە حەستان کرد لە کارێکی تر لەبەرەوەی من نابم بە بربەست بۆ ئەوان نەتوانن یعنی لە جگە لە من زیاتر بچنە لای هیچ کەسێکی تر نا. بەڵام ئەوان خۆیان ئەڵێن ئێمە لەگەڵ تۆ نەبی لە ئیشی خۆمان و گروپی خۆمان بۆ هیچ شوێنێک یعنی ئەوە ناکەن بەڵام چوونەتە ڕیکلام چوونەتە شوێنی ترەوە بەڵام احتیاجی وەکو گروپ خۆمان هەر کاری خۆمان کردومانە و مەرجی بوون بە ئەندام لە ئەم گروپی لە ئێوە چیانی بێ ئەکادیمی بێ یاخود تەمەنی چۆن بێت؟ هیچ تەمەنی لە سەروی هەژدە بێتن بەڵام بۆ ئەکادیمی نەخێر بەڵام خولیایەکی هونەری تیا بێتن زۆریشیان لە ئەکتەرەکانم ئێستا یەکێکیان مدیری باخچەیە دوانیان ئەکادیمیە چەندینیان کاسبن یعنی هەموو نەوعەکانی تایە بەڵام خولیای هونەریەکە خولیای هونەریەکەیان زۆرە یعنی حەزێکی زۆریان هەیە بەڵێ بۆ ئیش و چالاکی و کار زۆر حەزەکەن. زۆر باشە لە بەرنامەتان نییە ئەم گروپەت گەورە بکەی لە بۆ منە لە شاری سلێمانی بچیتە دەرەوە بۆ منە بچی شار و شارۆچکانی تر ئەندام کۆ بکەیتەوە یاخود ئەندامتان هەبێ ئەو کار و چالاکیانی لێرە لە شاری سلێمانی ئەیکەیت بیگوازیتەوە بۆ شوێنەکانی تر ینی لە گروپێکی ناوخۆیی دەرچی لە سلێمانی دەرچیت. ئێستا حالیان خەریکی ڕێکخراوێکم دایانم لە بەرنامە جوانەکەی ئێوە ئاماژەم پێیە خەریکی ڕێکخراوێکم بۆ گروپەکانم بۆ چەندین کاری تریش لە پرۆژەمایە تەقدیممان کردووە و بسماوە وەریگرینەوە. ئەگەر پێت خۆش بێ حەزەکەم زان گروپەکە ناوی چییە و گروپە؟ ڕێکخراوی ئیڤان بۆ هزری نوێ ڕێکخراوەکە کە بە ناوی خۆمەوە دامناوە بۆ هزری نوێ بۆ یعنی بۆ بیرۆکەی تازە دەن شتی تازە پیشانی خەڵکەکەم بەم شتی ئێستا پیشانیان بەم ئێمە سیرەکەین یعنی چەند شتێکمان هەیە تەقلیدیە ئەمانەوێ شتی تر بکەین کە نەکرابێتن. چ شتێک بەعنی بیرۆکەکەتان لە چیایە کە ئەو شتانەی مەسەلەن نەکرابێ ئێوە حەز بکەن بیکەن؟ ئەکرێتن ئەم بیرۆکانە ئاشکرا نەکرێتن نابێ ینی سڕی مێنێ ئەمە ئەگرێ بە سۆپرایز باشە باشە حەزمانە کرد لە بەرنامەکەی ئێمە بمازانێ ئەو شتانە چێ بە ئێمەش سوودێکمان لێ بگرینە لە بەرنامەکەی ئێوە ئاماژەم بە ڕێکخراوەکەیە کە یەکەم بەرنامەی ئاماژەم پێیا بۆ ڕێکخراوەکەم بەڵام بۆ پرۆژەکان ئەمانەوێتن جارێ هیچی نەڵێن. باشە باسی ئەوت کرد کە ئەو گروپە چەند کارێکی کردووە کاری خێرخوازی لە خستەخانەی هیوا کە ئەوە جێی شانازیە و جێی دەستخۆشیە بۆ ئێوە پێم خۆشە باسێکمان بۆ بکەیتەوە بزانم ئەو کار و چالاکیانە بەردەوام ئەبێ یاخۆت هەر لە چوارچێوی بۆ نموناسەبەیەکە یاخود شتێکە کارانە ئەکەن. ئێمە ئەمانەوەیەکێک یعنی پاڵپشتێکمان هەبێ دەستمان بگرێت یعنی هەموو هیچ نەبێت لە ساڵێکە ئەگەر هەر بەتوانەی خۆشمانە بێ یەکێک پاڵپشمان بێ لە ساڵی 4 جاریش بێ پرۆژەیان بۆ بکەین وەکو ئەم فیستیڤالە جوانانەیان بۆ بکەین یعنی دڵخۆش ئەبن ئەو مناڵانە بەڕاستی ئەگەر بۆ نیو سەعات بێ سەعاتێک بێ 2 سەعات بێ بەس نییە خەندەیەکیان پێ بەخشین بەس نییە بیریان لەو نەخۆشیە خۆیان لا ئەچێتن و بیریان لەسەرەوەی کە شتێکی جوانیان بۆ کراوە. بەڕاستی من کە کارم کرد بۆ خستخانەی هیوا یەکەم پرۆژەم نابێت ئیشاڵا لەمە دوا قسەم لەگەڵ کردوون چەندین پرۆژەی جوانتریشیان بۆکەین چەندین شتی جوانتریشیان بۆ
مناڵانە ئەەکەین بەڕاستی پێویستە نەک هەر ئەوان شوێنی تریش پێویستیانە بۆی کە ئێمە پرۆژیان بۆ بکەین تۆزێ لە خەم و ئازار و ئێشی ئەو نەخۆشانە کەم بکەینەوە. بەدڵنیایە و کارێکی زۆر مرۆڤ دۆستانێ دەستان خۆش بێ وادارم بەردەوام بن. باسی ئەوت کرد کە کارتان بۆ نابینایان کردو پێم خۆشە باسێکی ئەو پرۆژێ بکە ئەو پرۆژێ خۆی لە چیا بینیوەتەوە چۆن بۆ بیرۆکەی ئەم ئیشە ئەو چینەشتان لە بیر نەکردو و کارتان بۆ کردوون. بۆ نابینایان ئێمە کورتە فیلمێکمان کرد پیاوەکەم دەرهێنەری کورتە فیلمەکە بوو هەم نووسێنیشی هەر خۆی نووسینەکەشی نووسی ئەو باس لەو کورتە فیلمەمان ئەکرد کە نابینایەک چۆن چاوساخێک ئەێنێتن تۆزێ لای ئێمە لەگەڵ چاوساخێکاتن بەڵێ ئێمە لای ئێمە سیرەکەین لەوانەیە شتەکە زۆر بەلامانەوە قورس بێت بڵێن چۆن کەسێکی چاوساخش و بە نابینایەکەکەیان شتێکی وە یعنی شێوازێکی ناشرین دروست ئەەکەین ئێمە بەداخەوە هەمومان ئینسانین ئەوە شتێکیش کە لە دەسەڵاتی خۆمانان نەبێت ڕاستە هەر ئەکتەرەکانی خۆیان نابینایەکان لەگەڵ ئەم کە کورتە فیلمەی کردمان دەوری سەرەکیەکە دوو هاوسەری جوان بوون نابینا بوو یەکێکیان چاوساق بوو دەورەکەی بینی چەندین کەسی ترکە لە شێوازیەوەی کە گاڵتە بە نابینایان بکاتن و گاڵتە بەوە بکاتن ئەم شێوازانمان کرد بۆ ڕۆژی زەواجیان بوو کە خۆیان ینی ڕۆژی زەواجیان هەیە 48 بووکو زاوا زەواجیانە کرد لەو ڕۆژەیە لەو ڕۆژەیە پەخشمان کرد کورتە فیلمەکەمان بۆیان بۆمانکردن و پەخشمان کرد هەر بەخۆ بەخش ئەوی کارشمان کرد زۆر باشە دەستان خۆش بێ ساڵانە ئەمەژە بۆ واکرێکە لە یادی ڕاپەڕین و نەورۆزە کار و چالاکی زۆرەکرێ شانۆگەریەکرێ کورتە فیلم ئەکرێ بزانم گروپەکەی تۆ لەو کاتەیە ئیشوکاریان چۆن بۆ چیتان کردووە بۆ ئەو ساڵیادا بەڵێ ئێمە لەگەڵ ئازاد پێنجوێنی نووسینی ئازاد پێنجوێنی بوو دەرهێناری خۆم بووم شکاری شانۆیی بووە بەڵێ نە لە کاری شانۆیی ئێمە نەبوو نووسینی ئازاد پێنجوێنی بووی کاری شانۆیەکە بەڵێ کارەکە شانۆی وە کورتە فیلم بووم بەس شانۆیی بوو شانۆیی بوو بۆ یادی ڕاپەڕین بوو کە یادێکە قەت لە بیر ناکرێتن بۆ یادی ڕاپەڕین شانۆگەریەکمان کرد لە ئەمنە سوورەکە خۆشبەختانە دەنگدانەوەی بوو ئەو شانۆگەری کاڵێم یادی ڕاپەڕین بوو بەیادی بەیادی ڕاپەڕین بوو کردمان بەڵام دەنگدانەوەیەکی باشیە بوو یعنی خەڵکێکی زۆر خۆیان لەوە ئەبینیەوە لە شانۆگەریەکە چۆن ڕاستی بێ کرابێتن یعنی شانۆگەریەکەمان وا کرد کە خەڵکەکە زۆری لەوێ گریا زۆری وتی ئەوە بەسەر منە هاتووە زۆری لێدوانی یا بۆ کەناڵەکان وتیان یعنی ئەوە بەسەر ئێمە هاتووە شتێکی یعنی جوانمان کرد بۆیان بەڕاستی نەڵم یعنی خۆمان وەسپی ئیشی خۆمان کردویان وەسپی شانۆگەری خۆمان دەکەین بەڵام شتێک بوو یعنی خەڵکەکە بیستی بینی یعنی شانۆگەری کاتێک کە تۆ ئەیکەی ئەبێ لی تێبگەیت طبعاً خۆتی تا ببینیت بەڵێ هەمیشە کێشەی ئێمە ئەوەیە کە شانۆگەریەک ئەکرێ ئەڵەن کە ئەچین بۆ بینینی شانۆگاریە کە خۆمانیتیان نابینینەوە ئەمەش کێشەی ئەوەیە کە کێشەی کەمی دەقی کوردیمان هەیە بەداخەوە لەگەڵەوەی ئەم هەموو کارە سات و ئەم هەموو شتە ناخۆشە هاتووە بە سەرگەلی کووردا تایسە ئێمە ینی لە چا ئەو هەموو شتەیە ئەوە دەقی کوردیمان نییە کە خۆمان ببینەوە لە ناو ئیشەکانە دروستەوەیە بەڵام ئێمە ئەو کاتی کە کردمان بەڕاستی یعنی خەڵکەکە لەوێ دەستیان ئەکرد بە گریان یانوت بەسەر ئێمە هاتووە طبعاً لی تێگەیشتون شانۆگەریمان بۆ خستخانە هیواش کرد عینەن مناڵەکان بە هەڵسوکەوتی مناڵەکانمان ئەکرد خۆی کە کاتێش ئەڵەی شانۆگەری ئەبێ یعنی شانۆگەریەک بکەی بەرامبرت لێت تێبگا ئیتر گەورە بێ بچوو بێ بە هەڵسوکەوتی ئەو کەسە بکەی کە لێت تێبگاتن ئەمە باس لە چی ئەکاتن تعبیر لە چ شتێک ئەکاتن کە تۆ ئەیکەیت لەو شانۆگەریە لە بەرنامەتانە نییە بۆ نمونە ئەم شانۆگەریانە بۆ نمونە کاری باشتر بکەن بۆ تەمرینی باشتر بکەن بۆ نمونە لە هۆڵەکانی شانۆ ساڵانە ئێوە نمایشی باشتر بکەن بۆ نمونە هەفتەیەک ئەم نمایشانە بەردەوام بێت ئەم ئیشانی ئێوە بەردەوام بێ خودە زیاتر پێویستی بە پشتگیری باشتر هەیە بۆ ئێوە پێشێوخان تا ئێستا کەس یارمەتی نەیاوین تا ئێستا کەس پشتگیریمان نەبووە بۆ کارەکانمان یعنی هەر خۆمان بووین
خۆمان هەوڵمان ناوە بڵێ ئەگەر بێت وێکە پشتگیریمان بکاتن بەڵێ ئێمەش ئەمانەوێ زیاتر و زیاتر هەتا شانۆگەری بخێنە سەر جادەش خەڵک هەمووی بیبینێ. هیچ شانۆگەریەکتان نەکردووە لەسەر شەقام تا ئێستا خۆستان لێ نەکردووە؟ تا ئێستا نەمان کردو بەڵام لە بیرۆکەمانە بکەین. باشە ئەو ئەکتەرانی کە بەشداریەکەن لە کارەکانتە هیچ ئەکتەرێکی بۆ نمونە کۆنیتیان یاخود ئەوانی ئەکتەرە بە ئەزمونونەکان یاخود لە بەرنامەتانە نیە بەشداری ئەوانیش بکەن یاخود ئەوان بەشداری لە کارە هونەرەکانتان بکەن هیچ ینی بیرۆکەتان نیە مەسەلەن بە ئەمە خۆت دەزانی کە لە ئێستا سوپاس بۆخوا هونەرمەندێکی زۆر زۆرمانەیە لە بواری شان و هەن لە بواری دراما ینی ئەوانیش بێنە ئیشەکانی خۆتانەوە. دروستەوەە بەڵام ئێمە هەتا ئێستا هەمومان گەنجین یعنی گروپەکە هەمووی گەنجن تا ئێستاش لەگەڵ کۆنتاکمان نەبووە لەگەڵ کەسانی یعنی ئەزمموی زیاترە و زیاتر بەتەمەەن بێ بە ئەزمون بێت بەڵام بڵێ ئەگەر بێت و پاڵپشتێکمان هەبێ بەڵێ ئێمەش حەزەکەین کەسی دیارمان لەگەڵا بێتن کەسی باشترمان لەگەڵا بێتن کەسی بە ئەزمون تریشمان لەگەڵا بێتن ئێمە شانازیان پێواکەین ئەگەر بێن کارمان لەگەڵا بکەن. وەکو گروپەکەت هیچ کارێکی فیلمتان هەیە؟ فیلم وەکو بەس بۆ نبینێن هەر ئەو کورتە فیلمە بوو کە ئاماژە بەس ئاماژەش بە شتێکی تر بکەم ئێستاش بەتەمای 2 کورتە فیلمێکی ترین زۆر باش بیکەین بەڵام لە پرۆژەمانە بەڵام هێشتا دەستمان پێ نەکردووە چکە پاڵ پشتێکمانەوێ بۆ ئەو 2 کورتە فیلمە. ئێوە خۆتان داوای ئەوتان کڕە مەسەن سپۆنسەری بکرێن لەلایەن کەسانی ترەوە لای ڕێکخراوەکانە و لای حکوومەتەوە مەسە ئیشەکانتان تەقدیم کردووە؟ بەڕاستی ینی داوامان کردو بەس یعنی جوابت نایەنەوە داواکردنەکە ئەوەیە کە تۆ من یم لە دەرگای تۆیم کە تۆ دەرگات لێ نەکردمەوە هیچ ئەوەیە ینی ناین گوێت لێ بگرن نایم بڵێن بزان ئەو کەسە چ پرۆژێکی تازەی لە بیرۆکەیەتی بیکاتن یعنی هەر سەیرەکەن شتی دووبارە ئەکەنەوە شتی خۆیان بیانەوە بیکەن بەڵام ینی ئەگەر بێ گوێ لە من بگرێ لە بەڕێزە بگرێ لە کەسێکی تر بگرێ لەوانی بیرۆکەکەی منی پێ باش بێ ئەو کاتە بێ لەگەڵم کار بکاتن بەڵام ئەوەیە لە یعنی کەس گوێ ناگرێت لە کەس بەداخەوەی وادارمەوە کێشەی زۆربەی هونەرمەندەکانەکەم کێشەی کەمی پارە و کەمی سپۆنسەر و بۆیە ئیشانە ناڕۆ ئیشەڵا ئەو شانش بەڕێکرێ و ئیبای کاری باشتر بۆ خوازم هاتووە بۆ خۆت و بۆ گروپەکەشت. باسی ئەوت کرد پێم خۆشە باسی ئەوە بکەی کە وتت لە کورتە فیلمێکە مساعید مخرج بوویت ئەوەی نابیناکان بوو بەڵێ چۆن بوو ئەو بیرۆکەیە چۆن بوو تو هاوسەرت بۆچی ئاوا قۆرەختان کردو ئیشەکان ئەو دەرهێنەر بێ و تۆ مساعید دەرهێنەر بوو یعنی بۆ چۆن کۆبڵیەکەن جەماعەتی گروپەکەتە؟ وەڵای زۆر یعنی ئێمە پێمان وتون یعنی نەک بڵێ خۆمان یعنی پیاوەکەم چکە نووسینی سیناڕۆکان نووسێتەوە طبعا نابێ حەقەکەی بخورێتن بەڵام ئەکتەرەکانیش زۆر لەگەڵمانان یەکێک لەوانە کە من ویستم هەر وەکو لە پشتی کامێرە هەر وەکو نەک مساعد مخریجیش وەکو هیچ شتێکی هەر یارمەتی دەرێک بم بەڵام گروپەکەم قوبوڵی نەکرد وتیانە بێتەوەکو مساعد مخریجێک لەگەڵ هاوسەرەکەت بیت ئیتر منیش دڵی ئەوانم پێ نەشکا حەزیش دەکرد خۆتە ئەزمونێکی چۆن بوو ئەو ئەزمونە کورسە زیاتر بۆ ئافرەت لەبەروی ئافرەت هەمیشە ئاڵێن کورسایەکی تری لەسرە هەم ماڵ و هەم مناڵە پەروەردەکردنی مناڵە ئەزمونێکی چۆن بوو بۆ تۆ یەکەم ئەزمونت بوو کە ئاواکاری مساعد مخریجی بکەیت؟ بەڵێ بەڕاستی قورسە ینی بڵێ ئاسان بێ ئاسان نییە چکە تۆ کاتێکت ئەوێتن زۆر تەرخانی ئەەکەی بۆم ئیشە و ڕاکردنێکی زۆر و کاتێکی زۆر و بڵێ هەمووی ئەبەخشی بڵێ من ئەو کاتێک داهاتێکی کەم و من خۆبەخشانە کردمان داهاتمان هەر نەبوو بۆ کورتە فیلمان خۆبەخشانە خۆمان کردمان لەسەر ئەستۆی خۆمان شتەکانیشمان ئەکڕی تەنانەت 3-4 ڕۆژیش مناڵەکانم بەش شەوانم بینی یعنی هیچیانە منە ئەبینی چکە هەردووکمان خۆمان تەرخان ئەوەی لەو بوارەیە نەبێت نازانێت کە ئەوە کاتێکی زۆر زۆری ئەوێت تیلاکێکی زۆر زۆری ئەوێت ڕاستی ماندوو ئەبیت ئەگەر بگەیتە ئامانجی خۆت ماندووبوونێکی زۆری ئەوێت. مناڵەکانت حەزەکەن ڕێچکەی تۆ باوکیان بگرنە بەر خۆت پێت خۆشە ئەگەر ئەم کاری ئێوە بکەن؟ کچەکەم زۆر حەزەکە وە کوڕەکەشم عینەشت
بەڵام بەڵێ من حەزەکەم چکە خۆم خۆلیای مناڵیمە بەڵام من زۆر حەزەکەم یعنی دوای عکسیش دەرەچە کەسیان حەزیان لە کاری ئەکتەری نابێت من زۆر حەزەکەم یعنی زیاتر لە ئەمە لە ئیشەکانە داخڵیان بکەم یعنی ئەگەر دەورێکی ئەوانیان هەبێ داخڵیان بکەم زیاتر چاویان بکرێتەوە بۆ کاری هوەری خۆشیان حەزەکەن زۆر یعنی ئەوە نیە بڵێ حەز نەکەن بەس ئێوەت کرد کە هەموو کارەکانی ئەوە بەخۆ بەخشە ئێلانی تەکنیکیتان چۆن ئامادەکرۆ بۆ نمونە کامێرایە ستاندە بۆ نمونە شاریۆکرێنە ئەوانە هەمووی لە کاری هوەریە بەکاریە بۆ نمونە کاتی مۆنتاژە کێ کارێکی بۆ مۆنتاژکردن ئەوانەش هەموو خۆبەخشی بوو ئەوەی نابینیان خۆیان کاری یعنی کامێرا و شت و ئەمانیان هەمووی حازر کرد بۆمان بەس باقی ئیشەکانی تر وەکو پێداویستی و جل و بەرگ و چەند شتێکی پێویستی و ڕۆژانە هاتن و ئەمانە هەمووی خۆمان بووین زۆر باشە خات و ئیڤان باسی ئەوە کرد کە ئێوە تۆ لە گروپی ستار فاشیۆن ستارفاشێنی پێم خۆشە باسێکی ئەو گروپە بکەی بزانم ئەو گروپەکەی دامەزرام چۆن بۆ بیرۆکەی ئەو گروپە ئەو گروپە ساڵێ لەمەوە پێش بوو چەندین مۆدلی جوانمان لەگەڵایە چەندین کەسی نمایشکردنی جلوبەرگە ئێوە کەسەکان ئامادە ئەکەن بۆ نمایشکردنی جلوبەرگەکان بەڵێ من یەکەم ئیشم کە ئیڤێنتێ بوو لە هۆڵی ڕۆشنبیری کردم لەگەڵ تقریبان 48 سپۆنسەرم هەبوو بە 48 سپۆنسەرەکە جلی بووک عرض ئەکرا جلی مۆدە عرض ئەکرا گۆرانی بێژی تیا بوو گروپی هەڵپەرکەی ڕاپەڕینی کەرکووکی تیا بوو کردمان و خۆشبەختانەویش دەنگدانەوەکی باشی هەبوو لە بەرنامەتە ئەم گروپە گەورەتر بکەیت و کەسی باشتر بێنیتە ناو ئیشەکە لە بەرنامەمە ئیڤێنتێکی تر بکەم بەڵام پاڵپشتم بن یعنی ئەمەوێ بیکەم بەڵام بە شێوازێکی جیا ئەم جارە بە شێوازێک کە هیچ ئیڤێنتێک وا نەکرابێتن بە شێوازێک بیکەم هەم جلەکان شێوازی جیابێ هەم مۆدێلەکانیش بە شێوازێکی جیاتر بێتن حەز ناکەم لێرە یعنی هەمووی ڕوونکردنەوە بەم لەبەر ئەوەی وردە شتەکان کەشفکەی باشە هەمیشە باز ئەوە کراوە واشمان بیستەوە ئەبێ واژ بێ ئەو مۆدێلانی کە جلوبەرێک نمایشەکەن مەسەڵەن ئەبێ باڵایان بەرز بێت و ناوکەدێکی باریک و مەلیان بەرز بێت ئێوە تۆ ئەندامانی کە وەرگرتووە لە ناو ئەم گروپی خۆتا ستار فاشیۆن مۆدل ئەو مەرجانیان تایە زۆری خۆت ئەزانی ئەمانەی یعنی ئی کوردستان زۆری بڵێ بە تەواوی مۆدل بن ناڵین ئێمە بە تەواوی مۆدلن لەبەر ئەوەی مۆدلی بەرنامەی مۆدلی کە تۆ پرۆژەکانی مۆدلی زۆری لە خۆمانە نییە بەڵام باڵایان بەرزە بەڵێم یعنی وەسەتیشن لە جلوبەرگ و شتە بەڵێ زەعیفن بڵێ چەندینیان ئیشی مۆدلیان کردووە و چەندینیان ڕکلام ئەکا بۆ جلوبەرێک پێشووتر کردوێتی و لە ئێستاشا هەر خەریکە و یعنی دیارن بڵێ بەڵام وەکو بڵێ بە 100 مۆدلی تیابێتن نەخێر ئەوتە مەرجێکی ئەو تۆی نییە بۆ ئەوەی خاتونێ یاخۆت ئەگەر کوڕێک کوڕشتان تایە و کچیشتان تایوانە ئەگەر یەکێک گەنجێک حەز بکا بێتە ناو گروپەکەی ئێوە حەز و خولای ئەوە بێکە نمایشی جلوبەرێک بکات مەرجێکی ئەو تۆتان نییە مەرجێکی ئەو تۆ نییە بەڵام من لە پرۆژەمایە ئەمەوێتن مۆدلی هەر بۆ جلی بۆ باریک نەبێ با بێتن بۆ هەموو جۆرە سایزەکان بێ بەڵێ بۆ هەموو جۆرە کەسانەکان بێ عنیوانی زیاتری وایە یعنی پیان و تۆم تەلەفۆنیان بۆ کردوم حەزم لە مۆدلیە بەڵام قەڵەوم حەزەکەم بەشداری لە نمایشەکە بکەم بەڵام ناکرێت زۆر داوای کردووە زۆر یعنی وتێتی توخوا با بەشداری بکەم واوە یعنی نەمتوانیەوە بڵێم ئێستا شەر هەنێک دوکان و هەنێک شوێن هەیە کە تایبەت کراوە بە سایزی گەورە ینی ئێستش کراوە بە پرۆژە ئەستەکەم زۆر بیری لێ کراوەتەوە وایە بەس وەکو ئیڤێنت کرابێ نەکراوە تا ئێستا من ئەمەوێتن
چەندین شتی جیاواز بکەم لەو ئیڤێنتەیە. جلی کوردیتیا بۆ ئیڤێنتێکە کردن؟ ئەو ئیڤێنتەی کردم یەکەم ئیڤێنتم نەخێر هەمووی بە جلی عەرز بۆچی ئەم جلە کوردی جوانەمان هەیە بەڕاستی بەس بۆ ئەمەی ئەم جارەمە بۆ ئەوی ئەم جارە کە ئەیکەم جلی کوردیە و ستایلیشی جیایە کوردی و هندی تێکەڵاوە. کوردی و هندی ئەوە زانی چی بکەم قماشە هندیەکە بێنە بیکە بە جلی کوردی لەبەری زۆر جوان دەرەچێت بە شێوازی هندیش کراوە هەر بە کوردیش. وڵایەوە پێم بڵێ با سێرێکی بکەم یا بم بنێرە با سێری بکەم زانام ئەو بیرۆکەیە چۆنە ئەچەم بخۆم منیش لە دیزاین و لە دوورینەوە شتانە نازان بەڵام ئەوەیە حەزم لە جلی کوردیە زۆر جوانە جلێکی یعنی زۆر زۆر خانمانەیە پێم خۆشە من لە هەموو ناسە بۆ شتێکە خەڵەگەر جلی کوردی لەبەرکە یا ئەو ئیڤێنت و شتانە هەمیشە بەشێک دابنرێ بۆ جلی کوردی چونکە جلێکی نەتەوەیە جلێکی جوانە جلێکی چۆنە لە لای خۆمانە پشت و پەرداخە لای خۆمانەوە ئاڵێن جنێکی خانومانانەیە ئەو شتانی تریش زەرورە بەڵام خۆشە شتەکەی خۆشمان کاڵ نەکرێتەوە ڕەمزێکی خۆمان دیار بێ لە هەموو خۆمان کاڵ نەکرێتەوە بۆ ئەم گەنجانی ئێستا زۆر بەداخەوە زۆر بەیانەر حەزیان لە جلی کوردی نییە بۆ ئەم شتێم ئەم مۆرکێکی نەتەوەی خۆمانە کاڵ نەبێتەوە لای ئەوان. دروستە زۆر زۆر جوانە بەڵێ منیش ئەم ئیڤێنتەی ئەم جارم ئەگەر بێت و سپۆنسەری باش لەگەڵما بێ و هاوکاری باشم هەبێتن بە جلی کوردی بە چەندین جلی تریش دابەزێن بەڵام جلەکان نەکراون و دیار نین یعنی گیان یعنی هەتا ئێستا نەبیندراون ئەو جلا کوردیانە. تایە ئەو ئیڤێنتە لە بەرنامەتانە بۆ نمونە مناڵیشم داخڵ وردە وردە شتەکانم پێکەش بکەم دوای لێم ببن نانەخەی ناکە چونکە مناڵیش ینی ئێستا زۆر زۆر ئەو ئیشاکرێکە مناڵێت بەکارێنێت مادەم هەر پێش ئاشکراش کردم بە ئەمەشیان بڵێم ئەمەوێت چەندین دوانەش بەشداری بکەین. دە باشەوە منیش دوانەیەکەمەیە بۆ تێ خاتو ئێڤەن زۆر زۆر خۆشحاڵ بووم لە نزیکەوە بارەستانم بینی من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت حەز بکەی شتێک باس بکەی لە کۆتاییە شتێک. من سپاسی بەرنامە جوانەکان ئەەکەم سپاسی ستافەکە ئەەکەم بە کاملی بەڕاستی گەورەتان کردم لەم بەرنامەیە خۆتان بەڕێزن. من هەر داواکارم وەکو هونەرمەندێک وەکو ئەکتەرێک وەکو هەر شتێک بەڵام با دەستی یەکتری بگرین با پاڵپشتی یەکتری بین هەمومان لەگەڵ یەکتریە یعنی بەیەکەوە جوانین ئێمە هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان ئاگاداری هونەرمەندەکان بن و دەستیان بگرن و کە زۆر شتی جوانمان هەیە بەڵام کەسێک دەستمان نەگرێ ناتوانین ئێمەش بیکەین. هیوادارم دەنگمان ببیستن و ئیتر هاوکاریەکمان بکەن بۆ هەموو پرۆژەکانمان. زۆر باشە ئیشەڵڵای زۆر زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بێی. سوپاس بۆ خاتو ئیڤان زیاد کە بەڕێزیان وەکو ئەکتەر لە هەمان کاتدا سەرپەرشتیاری گروپی شانۆی لاوانی شار بوون لێرە لای ئێمە ئامادە بوو تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.